عزیزان سڵاوتان لێبێ ئەم کاتان باش بە هیوێن ڕۆژەکەتان زۆر باش بێ ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمە بن سەرنجما لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگە ئەوەی هەیە لەسەر ئاستی جیهان و ناوخۆ بابەتی جەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە تا ئێستا بەردەوامی هەیە لە دواتر باسییان ماکەین بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بابەتێکەیە زانیاریەکمان پێگەیشتووە کە هاوکارم محەممەد عەبدوڕەحمان کەمێک بەر لە ئێستا ئەو زانیاریە پێداین باسیەوەی کردوتی ڕوا بڕیارە بە نزیکانە دادگای باڵای فدرالی عێراق کۆب بێتوانێ کە بڕیارێکی وەلایی دەربکات بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت پێم وا بێمەیەکێکە لە بابەتە گرنگەکان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەوەی کە هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرباری هەر شتێک کە لە جیهاندا ڕوودات ئەو دێ بزانێ کە موچەکەی چی بەستهاتوێمەوە لە ناوڕاستی مانگی شەشداین هەتا ئێستا موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەنێردراوە و تا ئەم دقەیەکە ئێمەش بۆمان باسکردن زانیاری کەوتۆ نەبوو بەڵام ئەوەی کە هەیە چاوەڕێی ئەو بڕیاری دادگای باڵای فدرالی عێراق و کۆبوونەوەی دەکەین کە لە چەند ڕۆژی داهاتوودا نازانین کاتەکە ڕوون نییە چەندێکی دیکە دادگای باڵای فدرالی عێراق و قەرار دەردەکات و ئەو بڕیارە وەلاییە دەردەکات بووی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت زانیاری زیاتر حتمەن لە دواتردا هەر لە ڕێگەی محەممەدەوە دەزانین ئەمە ئەو بابەتێکی دیکە هەیە ئەوەی کە ئەمڕۆ کۆبوونی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان هەیە وەروەها لە ناوخۆی عێراقدا چوارچێوەی هەمانگی عێراق داوای خۆپشاندان وەروەها ڕێگری دەکرێت لەو هێرشانێک کە ئیسرائیل بە بەردەوامی دەیکاتە سەر ئێران و ئێرانی لە بەرامبەردا وەڵامی دەداتەوانێ گرژەکانی وانە و دوو وڵات بەردەوامی هەیە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی جیهان کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە و هەتا چەند کاتژمێرێک بەر لە ئێساش ئیسرائیل بەردەوام بۆ لە هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل بە بەردەوامیش ئێران وەڵام دەدات کاتە وەڵامکاریەکانی نێوان ئەو دوو وڵاتە بەردەوامی هەیە کۆمەڵێک ناونشانی گرنگمان هەیە سەرنجمان لەسەریە بێت بۆی بزانین کە لە گەشتەکەدا سەرنجمان لەسەر چێ بێت و ناونشانەکانمان بنێ مەکتەبی سیاسیەکێتی کۆ دەبێتەوە ئاڵۆزەکانی ناوچەکە و کێشەی موچە و هەنگاوەکانی پێکەنانی حکوومەت تاو توێ دەکەن. تەندروستی ئێران دەڵێت لە ئەنجامی هێرشەکانی ئیسرائیل بۆ وڵاتەکەی تا ئێستا 277 کەس کوژراون و ئیسرائیلش دەڵێت 14 کەس کوژراون. لە چوارەم ڕۆژ هێرشەکانی ئیسرائیل و ئێران دژ بە یەکتر دەنگی 4 تەقینەوە لە کرماشان بیسرا و ئێرانیش 100 موشکی ئاراستەی ئیسرائیل کردووە. سەرۆکۆماری ئێران ڕای دەگەێنێت نە هیچ کاتێک شەڕیان نیسۆن نە هیچ دەستپێشخەریەک بووە بۆ یاخود دەستپێشخەریەک بوون بۆ دەستپێکردنی شەڕ لەگەڵ ئیسرائیلدا. دەسەڵاتی دادوەری ئێران لە سێداردانی سێخوڕێکی ڕاگەیان کە لەگەڵ مۆسادی ئیسرائیلی کاری کردو و لە ساڵی 2023 دەستگیر کراوە. بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕەتی دەکاتەوە لەگەڵ سەرۆکی ئەمریکا باسییان لە کوشتنی ڕابەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران کردبێت. دووبارە سڵاوتان لەبێ لە بابەتەکانی ناوخۆی هەرمی کوردستانەوە دەستبێکەوەکو لە سەرتاشدا ئاماژەمان پێدا مەکتەبی سیاسیەکێتی کۆ دەبێتەوە ئاڵۆزەکانی ناوچەکە و کێشەی موچە و هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان تاو توێ دەکات ئەمڕۆ با سەرپەرشتی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسیەکێتی لە سلێمانی کۆ دەبێتەوە چەند پرسێکی گرنگ لەبارەی ئاڵۆزەکانی ناوچەکە و کێشەی موچە و هەنگاوەکانی پێکەنانی کابینەی نوێی حکوومەت تاو توێ دەکات و سادی ئەحمەد پیرە وتەبێژێکێتی نیشتیمانی کوردستان باکوور ساد نیوزی ڕاگەاندە ڕۆژی یەکشەممە مەکتەبی سیاسیەکێتی با سەرپەرشتی بافڵ جەلال تاڵەبانی کۆبوو و چەند پرسێکی گرنگی تاو توێ کردو ئەمڕۆژ بۆ هەمان مەبەست کۆ دەبێتەوە و ئەوتیشی دوای کۆبوونەوەکان لە ڕاگەنراوێکدا هەڵدوێستی مەکتەبی سیاسیەکێتی لەبارەی پرسە گرنگەکان بڵاو دەکرێتەوە. دوێنێ یەکشەممە مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرپەرشتی بافڵ جەلال تاڵەبانی کۆبووتەوانەوە ئەمڕۆژ بۆ هەمان تەورەکانی دوێنێ کۆبوونەوە ئەنجام دەدەن. مەریوان عەبدوڵڵا پامنێری کورسان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانەوە بووی کە زانیاریمان پێدا سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی یەکێتی. مەریوان ببوورە نیوەڕۆ باش
سپاس دەمێت لەگەڵ مامی بووی کە زانیاریمان پێ بدەین من نازانم بۆچی بانی نیۆڕم لێ تێکەڵ بە مەریوان قسەمان بۆ کافزانین چی هەیە هێوی سڵاوتان لێبێت کاتەتان باش بگومان ئەمڕۆ بەکێتی نیشتیمانی کوردستان درێژە بە کۆبوونەوەکانی دوێنێ دەدات کە دوێنێ لە دەباشان لێرە لە پشتی منەوە کۆبووەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر چەند بابەتێکی گرنگ ئەمڕۆژ کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بابڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبێت کۆمەڵی بابەتی گرنگەیە کە من دەستم کەوتووە لە بەشێک لە سەرچاوەکان لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت وتەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستان سعدی ئەحمەد پیرە بە پێو زانیارانەی کە من دەستم کەوتووە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە درێژە پێدەری کۆبوونەوەکەی دوێنەیە مەکتەبی سیاسی گفتوگۆ لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگ دەکات یەک لە ئەو بابەتانەیان ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ مەکتەبی سیاسی قسەی لەسەر دەکات گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکەی بە تایبەت هێرشەکانی ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتری و کاریگەری ئەو هێرشانە لەسەر عێراق وەرێمی کوردستان ئەگەر هەبن ئەمڕۆ مەکتەبی سیاسی بە وردی تاوتوی ئەو گرژیانە دەکات و بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بارەوە تاوتوێ دەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەم گرژیانە لە هەرێمی کوردستان بە دوور بکرێەوە هەوڵ بدێت ئەم کێشانەی کە لە نێوان یان ئەم گرژانەی لە نێوان ئێران و ئیسرائیل و وڵاتانی ناوچەکە هەیە بە گفتوگۆ و دانوستان چارەسەر بکرێ بەڵام ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لایەنێکی سەرەکی لە عێراق وەرێمی کوردستان لەگەڵەوەدا کە هەرێمی کوردستان بە دوور بێ لەو ئاڵۆزیانەی کە ئێستا لە ناوچەکە بەڕێوە دەچێت بە تایبەت لە نێوان ئیسرائیل و ئێران تەوەرێکی دیکەی کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی تایبەت دەبێت بە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی دوێنێ بە وردێن بابەتە باس کراوە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووش داوڵی داوە کە ئەم کێشەیە لە ڕێگەی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندی چارەسەر بکرێەوە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لایەنێکی سیاسی لە بەغداد ڕۆڵی گرنگی بینیەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بە تایبەت لە ماوەی ڕابردوودا چەند جارێک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و عقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدادیان کردووە بۆ یەکلایکردنەوە و چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئێستادا کە موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە نەکراو لەلایەن بەغدادەوە پێویست بوو بەر لە جەژن ڕەوانە بکرێت ئەمە کێشەیەکی دیکەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە دەبێت بە زووی چارەسەر بکرێت و ئەمڕۆکە هەواڵێکی تازەیە لە بەغدادەوە کە بڕیار وایە دادگای فدراڵی کۆبێتەوە و فەرمانێکی سالاری دەربکات بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەپێی ئەو زانیارانی کە من لە نێو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستم کەوتووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هێڵە بۆی کە دادگای فدراڵی بەزوی ئەو بڕیارە دەربکات و فەرمانێکی سالاری دەربکات کە حکومەتی عێراق پابندکە بە ناردنی بەشە موچەی هەرێمی کوردستان کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی نزیکی داهاتوودا بە پێو زانیارانەی کە من لە سەرچاوێکش لە بەغدادەوە وەرم گرتووە بڕیار وایە لە سبەی نێوە یان لە دوو سبەی دادگای فدراڵی کۆبێتەوە و ئەم فەرمانە دەربکە و کات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرێ بەبێ هیچ چەند دادگای فدراڵی ئەم بڕیارە دەردەکات دوای ئەم بڕیارە بێگومان کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ مانگانی داهاتوو شێوی چارەسەر دەبێت ئەمە تەنها بۆ مانگی پێنج نییە بەڵکو فەرمانسالارەکە بۆ کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لە مانگانی داهاتووشدا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هێوی چەند تەوەرێکی کەش گفتوگۆکە یان تاوتوی دەکات کە تەورەکان تایبەت دەبن بە پێچێنانی کابینەی داهاتووی حکومەتی هەرێمی کوردستان کابینەی دەمی حکومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە درێژەی کێشە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە گفتوگۆکانی داهاتووی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەم پرۆسەی خێراتر بکرێت و هەوڵ بدێت بەر لە هەڵبژاردننی مانگی 11 ئەنجومەنی نوێنەرانی عێراق حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان کابینەی دەهەم پێک بێنێت ئەمە بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە دۆخی ناوچەکە ئاڵۆزە بارودۆخی ناوچەکە و ڕۆژەڵاتی ناوەڕاست لە گۆڕانکاری خێرا و شەڕ و ئاڵۆزیدان لەبەرەوە وا پێویست دەکات حکومەتی هەرێمی کوردستان کابینەی دەیەم لە ماوەی چەند مانگی نزیکی داهاتوو پێک بێنێت ئەمە بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە لەگەڵ وەفدی پارتی گفتوگۆ بکرێەوە یەکێتی پارتی بگەنە ڕێکەوتن لەسەر پێکێنانی کابینەی دەمی حکومەتی هەرێمی کوردستانێت تەوەرێکی دیکە تایبەت دەبێت بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری کردووە و خۆی ساز و ئامادە کردووە بۆ هەڵبژاردنە
بۆی کە بە قورسایەکی گەورە بچێتە نێو هەڵبژاردنە و هاوشێوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بتوانێت سەرکەوتنێکی گەورە لە عێراق هەرێمی کوردستان بەدەست بێنێت. ئەمڕۆ مەکتەبی سیاسی کۆمەڵێ بابەت و تەوری گرنگ تاوتوێ دەکات زۆر باشە مەریوان کێشەی موچەی فەرمانبەران هەڵبژاردنەکان و هەروەها دۆخی عێراق و ناوچەکە و بابەتانی کە پەیوەندی بە ئاڵۆزەکانی ناوچەکەەوە. مەریوان هەربژی سوپاس بۆ زانیارەکانت. مەریوان عەبدوڵڵاه پامێری ئەمە لە سلەیمانی هەربژی سوپاس. دچینە دۆک شیروان خدر پامێری کوردستان نیوز ڕاستەخۆ لەگەڵمانە بە زانیاریمان پێدا سەبارەت بە پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراکێ مازانین ماوەیەکی زۆرە قەرار لەسەرەوە دراوە کە فۆرمی دابەشکردنی خۆراک ببێ بە ئەلکترۆنی و خێزانەکان لە ڕێگەی خۆیانەوانێ هەرێک هەر خێزانە و خۆی فۆرمەکەی خۆی لە ماڵەوە پڕ بکاتەوە و زانیارێنێک کە داوا دەکرێت لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دیاری بکرێتەوە پڕ بکرێتەوە بۆیتر لەمە و دووە لە ڕێگەی فۆرمی ئەلکترۆنیەوە هاوڵاتیان بەشە خۆراکی خۆیان وەربگرن. بەڵام باسی ئەو دەکرێت ماوەیەکی کەمی ماوە بووی کە زانیاری زیاتر لەسەر بابەتە بزانین. شیروان لەگەڵمان بە شیروان سڵاو لەبێ ئەو ماوە کەمەی کەماوە چەندێکە هاوڵاتیان چەندێک کاتیان لە بەردەستماوە بووی کە بتوانن فۆرمی خۆراکەکانیان بە شێوازی ئەلکترۆنی پڕ بکەنەوە. بەڵێ هیوی سلااف هەربەت وەکو تا ئاماژە پێدایک و ئەپلیکیشنێک هاتیە بەلاقنەش لای وەزارەتە بازرگانیی عێراق بە و فۆرمە پڕکردنا فۆرمە ئەمبژنی فۆرمە ئارزاق یان ژیا پلێتن ئاهێن خواردنەیە هاتیە بەردەستی هاوڵاتیان و پێویێت ماوەکی دەستنیشانکیدا ئەو فۆرمە بێتە پڕکردن ئەمزانین ئەو ماوە چەندە ئەو چ زانیارینە پێوینە هاوڵاتی داخڵکەن یاژی فۆرمەدا پڕ بکەن یاژی چ پێویە هاوڵاتیان هەبن ئەڤێن بژین کارتەخوا نیشتیمانی نونەک یاژی جنسیان خۆ نونەکی چاوات شێن ئەڤێ فۆرمە دەستنیشانکیدا پڕکەن ئەو پرسیار و چەندین پرسیارێندن هەینە نوازل ڕێبەبەریان ڕێخستنا پلێتن خواردنی مەلدەوەک میوانێکی من هەیە مامۆستاقای سوەیسی و بەرپرسی ڕێگاتنا ڕێخستنا پلێتن خواردن وەسەگەرتوکردن کە دەم باش مامۆستا باشتر مامۆستا ئەو جارێ جار پێوی چی پێویە بۆ پڕکردنەوە بێ فۆرمێ جارێ این دەستپێکی بخێراتن کۆ این خۆلوی بۆ بەتێ بقیتە خەلکی و گرێدای هین خوب بکەنە خۆدان یا پێدوێتن ئەو کەسێ ئامادە بیت و لەگەل کارتاویە نیشتیمانی و گەل پلێتا ئەرزاقی بتنێ ئەڤە پێدوینە و بشێت کارتا خۆ بکەێت ئەلکترۆنی مامۆستاهاتان هۆ گەلک خەلکێ کارتên xwe niştimanî nûnek yan jî bêjin cinsiyên xwe nekine kartên niştimaniya evek ya dû jî evên bûnmine kesên dan emer heyne nikarim çine wan cihan gelek dereş ku cihên dê dê çi mekanîzmek bû van hebît بۆ دان ئەمرۆ ئەوێت ئێش هەینە کە ئاوەقەکە بیتن کۆ نەشتم چیت کۆرتەخوا چیتە هەر دایرەکە بیتن ئەو دێشێت ئێک خێزانەکەویێت هەویاوی کارتاوی ێژە چیاکەڤن بیچیانی بیدگەل پلێتا ئاهێن خواردنی تەڤێرە عریزا خۆدا دێ بۆ بەغدایە ڕەوانەکردن و ئەرزاقیەوە ئیشەڵە ناقەتە بیتن مامۆستا دەمەکێ دەستنیشانکردن بەردەست هەیە ئەو دەمە حتا چەندە پێوی حتا چەندێ خێزان ئەوان فۆرما پڕ بکەنەوەکی دوژی ئەگەر توی دەمێ دەستنیشانکی دەبوون نەگەلەکەت هەین گوندانە گەلەکەت هەین مۆبایلن وان هێنینیت کەبن دێچی مکەنزمە بووان هەبێت ئەگەر هەر دەمێ دەستنیشانکیدا فۆرما پڕ ناکردن ئەدبژم مەهمیات ماڵێت خۆدا دوسێ تەلەفۆنێتەن یانەکە سەرێکی کار نەکە دلیە دیجی کارکەتن ئەترنێت کوردستانی هەمی یا بەربەڵاوە بەس یانی حالەتە دێ هەر هەبن ئەرزاق هەکە ئەدوێ فترێدا نه کرا الکترونی 15 روزی دیل همی پارێزگات عێراقی داینێ کۆ دبنە هەمی سەرجەم بتە 45 ڕۆژ ئەم دێ محاولێکە ئینشەڵا زێدەتر دەمی بدەستخۆڤە بینین بەلێ ئەگەر خلاص بۆ دەم ئەرزاق تێتە ڕاگرتن نەتێتە ینی حەجبکردن نهایی تێتە ڕاگرتن حتا ئەو کەسە بێت جارێکاتی سەرەمە بدات و چێبیتن بەس ئەم داخوازت کەین هەنی هەر کەسێ چ کارتۆ نیشتیمانی نەبیت چ ڕێکاوە ڕاگەاندنێکە ڕاگەاندن دەوری خۆی فعالی هەی خەلکێمە پتر پێ ئاگادار بکاتە کۆ بێتە 45 ڕۆژەدا کارتێت خۆچێکن و عملیا تطبیق ئەپلیکیشنێمە هەم اینا بیتە 5 دقیقه حتا 10 دقیقه تو دێ کاری خۆ ئەنجام دەی مامۆستا سنووری پارێزگادۆکی گەلک خێزان هەینە بژین نفوسەوان سەر مادەم فقەتیان مادە 140 دەورێ بەقدە ژەریمە کوردستانە ئەگەر هات و لێرێ ئەو بۆنوکردنا نەسەمە بارێکە سەرتێنژی کارتان نیشتیمانی دەم گەلکدا خواست کرد میکانیزمەش بۆنجی هەیە ئەڤێن سەر پارێزگاوە میسل و ڕاستی ئاریشە پارێزگاوە میسل نەشتی هەرێما کورد هەر ڕێڤە بەریامە تو بچیت ڕۆژێدا دو ڕۆژە معاملاتە دێ پرێڤەچی توێرە 6 هەیڤە 5 هەیڤە سرایە وجال وێرێ مە کتاب فەرمی ها بۆ وەزارەتە بازرگانی فڕێکری کۆ
كو أفا بنا تمديد تكرن تاني أفات نفوستوال ميسل أفا أوريشنا فرمي جوابا من داب أمجي ليفيا برسفي هكا برسف دا إن شاء الله دي بواد إتا تمديد كرن وأرزاق وقت عنابيتن سپاس مامۆستا سویسی وەکو بەرپرسێ ڕاگەاندنی ڕێبەبەیە ڕێخستنا پلەتن ئەیان قارنێ بە لێڤی وەکو میوانێمدا دیاکردن کو ماوەیە 45 ڕۆژار بەردەستە یعنی ماوەیەکی گەلێکی کێمایە ئەڤێن ناسنامێنوان کەون پێویە کارتە نیشتیمانی نوکەنەڤە ئەڤێن دنجی vê demediyakî de vê applicationê pirkin evên dan emr ew jî wekû wan amaja pêdayî ku dê hendek rêkar bi wan jî hebin belêvî شیروان هەربژی سوپاس بۆ زانیاریەکانت دەستخۆش مانتۆ نەبی. بەردەوام بین لە چوارەم ڕۆژی هێرشەکانی ئیسرائیل و ئێران دژبا یەکتر ئەمڕۆ دەنگی چوارتەقینەوە لە کرماشان بیستراوە. میدیاکان ئێران ئاشکرایان کردو بەیانی ئەمڕۆ دەنگی چوارتەقینەوە لە کرماشان بیستراوە بە پێی زانیاریەکانیش ئیسرائیل چوار پاڵاوتگەی نەوتی لە کرماشان بردومان کردو و هێرشی کردە سەر بارگەی فێقی ببورن بارگەی فەیلقی قودسی سوپای پازداران لە تارانەوە ئیسرائیل لە ئەسفەهان و مەشهەد و تارانیش چەند پێگێکی دیکەی سەربازی و ئەتۆمی ئێرانی بردومان کردووە. لا شەوی ڕابردووشەوە ئێران زیاتر لە 100 موشکی ئاراستی ئیسرائیل کردووە و میدیاکانی ئیسرائیل لەژ ئاشکرایان کردووە 2 موشکی ئێران لە وێزگەی کارەبا و پاڵاوتگەی نەوتی حیفا کەوتونەتە خوارەوە و کارکردنیش لە پاڵاوتگەی نەوتی حیفا وەستاوە کە سوتەمەنی بۆ ئەوروپا دابین دەکات و سوپای پازدانش دووپاتی کردوێتەوە. هێرشەکانیان بۆ سەر پێکە استراتیژیەکانی ئیسرائیل سەرکەوتوو بووە و بەردەوامیش دەبێت و سوپای ئێرانی ڕایگەاندووە 50 درۆنی ئیسرائیلیان خسۆتە خوارەوە کە هەندێکیان دروستکراوی ئەمریکا بوون و باڵوێزی ئەمریکاش لە ئیسرائیل ڕایگەاندووە موشکێکی ئێرانی لە دەوروبەری باڵەسخانەکەیان لە تەلەڤیڤ کەوتۆتە خوارەوە. گرژی ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامن لە وەڵامدانەوەی یەکتر و هێرشەکانیشان بۆ سەر یەکتر بەردەوامە و هەردوو لاش باسیەوەکەن ئەڵێن ئێمە بەردەوام دەبین لە ئامانجەکانمان لە ناو خاکی یەکتردا. زیاتر لەسەرم بابەتە قساکەین دکتۆر ئارام ئەحمەد مامۆستای زانکۆی ڕاپەڕین و پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان جەنابی ڕاستەخۆ لە ڕانی و میوانیم کاتژمێرەی هەواڵن. دکتۆر ئارام سڵاو لێبێ ئەم کاتت باش. بەشێکی زۆر لە وڵاتان ئیدانەی ئەو هێرشەی ئیسرائیلەکەن بۆ سەر ئێران ئەو باسیێواکەن کە ئیسرائیل نابێت کارێکی لەو شێ بکە بەڵام بەشێکی دیکەش لە وڵاتان باسیێواکەن ئەڵێن یاخود ئێران بە هۆکاری سەرەکی گرژیەکان دەبینن. چۆن لەم بابەتە ئاڕوانی جەنابەت؟ بەناوی خوای گەورە و میرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە گۆڕانکاریەکان خێران پێشبینیەکان بەڕاستی تا ئێستاش ناڕوونن لەبەرەوەی ئەم دۆخە جۆرێک لە بارودۆخێکی تازەی هێناوەتە ئاراوەکە لە چەندەی ڕابردوودا وێنەی نەبووە چونکە بەڕاستی جەنگی هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دەکرێت بە یەکێک لە گرنگترین ڕووداوە جیۆپۆلیتیکەکانی ناوچەی ڕۆژهاتی ناوەڕاست ئەنجام ینی بخوێندرێتەوە. ئێمە ئەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاستی کار و کاردانەوەی هەردوو لە چی ئیسرائیل چی کۆماری ئیسلامی ئێران بەپێی قۆناغبەندی و بەپێی پلەبەندی بووە. ئەوەی کە ڕوون بۆتەوە تا ئێستا لە میانەی ئەو 4 ڕۆژی ڕابردوودا کە متابعاتی پرۆسە سەربازیەکانی نێوان هەردوو لامان کردبێ ئەوەیە کە دیدگای ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران لە چەند خاڵێکی سەرەکی یاخۆیە بینێتەوە. یەکەمیان بریتە لە مەسەلا دوو پرستیژی سیاسی و استراتیژی زۆر گرنگ هەن لە عقیدەی سیاسی سەربازی ئیسرائیل. یەکەمیان بریتە لە گۆڕانکاریکردن لە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەکو حاڵەتێکی ئاستبەرز. حاڵەتی دووەمیان بریتە لەوەی کە لانی کەم لە چوارچەوەی ئەو پرۆسە سەربازیانەدا کۆماری ئیسلامی ئێران ڕژێمەکەی لاواز بکرێت و بتوانرێت وەکو هەڕەشە بۆ سەر ئاسایش و وجودەتی ئیسرائیل کاریگەری نەمێنێ و لەم چوارچێوەیەدا کۆمەڵێک میکانیزم کۆمەڵێک ئامانجی پەیڕەو کردووە. یەکێک لەو ئامانجە گرنگان یەکێک لەو میکانیزمە گرنگانی کە لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا بەکاری هێنا بریتی و لە لێدانێکی کاریگەر و ورد و دقیق لە بەرنامە ناوەکەکەی کۆماری ئیسلامی ئێران لە ساعتەکانی یەکەمی جەنگا و میکانیزمی دووەم بریتی بوو لە هەوڵدان بۆ لاوازکردنی توانە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی
ڕێگەی بێکاریگەریکردنی موشەکە بالستەکانی کۆماری ئیسلامی ئێران و خاڵی سێمیشان بریتی بوو لە لێدان لە توانە ئابوووریەکان و ئەو منشات و خەزێنە ئابوووریانەی کە لەنەو کۆماری ئیسلامی ئێراندان و خاڵێکی تریش کە ئەمڕۆ لەنەو ناوەندە جیهانیەکان و لە ناوەندە ئیسرائیلەکان باسی دەکرێت بریتی بوو لە بەکارهێنانی میکانیزمی کودەتا لە ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی هەرچەندە ئێمە کە سیر بکەین لە میدیا ڕۆژئاوایەکان یاخود میدیا ئیسرائیلەکان بەو شێوازە وێ ناکرا کە ئەوە ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە ڕێگری کرد لەوەی کە سەر ڕێبەری باڵای شۆڕش خامنەیی تیرۆر نەکرێت بەڵام کاتێک کە سەیری میدیا ئێرانیەکان دەکەین بە پێچەوانەی ئەم قسەی سەلمێنرا کە بەڕاستی لەم دۆخەدا کۆماری ئیسلامی ئێران توانیان ڕێگری لە بوونی جۆری کودەتا بکەن وەکو میکانیزمێکی کاریگەر لە میانەی ئەوەی کە ئەنجام درا بە هەمان شێوە لە بەرامبەر ئیسرائیل کۆماری ئیسلامی ئێران لە 4 ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک میکانیزمی جۆرا و جۆری بەکارهێناوە بۆ بەرزکردنەوەی ئاستی ململانیەکە و ئاستی جەنگەکە یەکێک لەو بابەتانە کە ئەنجامی داوە بەرزکردنەوەی کوالیتی ئەو موشەکانە بۆ کە بەکارهێنا بۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا و خاڵێکی تریش بریتی بوو لە فرەجۆرکردنی ئامانجەکان لە ئامانجی ئابوووریەوە بۆ لە ئامانجی سەربازیەوە بۆ ئامانجی ئەمنی لە ئامانجی ئابوووریەوە بۆ ئامانجی مالی و لە دوێنێ شەویشە یەکێک لە ئامانجە گرنگەکانی پێکا کە بریتی بوو لە لێدان لە بنکە زانستیەکانی ئیسرائیل بە تایبەتی پەیمانگای وایزمان کە من پێم وایە ئەمە یەکێک بوو لەو حاڵەتە ئیحراجکەرانەی کە بۆ ئیسرائیل زۆر زۆر بەخراپ شکایەوە کە لەبەرەوەی ئێمە کە سید دەکەین پەیمانگای وایزمان کە دوێنێ لەلایەن موشەکە بالستەکانی ئێرانەوە کرایە ئامانج بەشێک لە توانە ئەتۆمیەکانی ئیسرائیل کرابێتە ئامانج هەرچەندە میدیاکان کەمتر باز لەو بارودۆخە دەکەن بە کورتی دەمێ ئەو بڵێم میکانیزمەکانی ئیسرائیل و ئێران لە کار و کاردانەوەدا ڕۆژ بە ڕۆژ دەچنە ئاستێکی بەرزتر و لێکەوتەکانی ئەم بەرزکردنەوەی ئاستی جەنگەکەش لە ڕۆژانی داهاتوودا بەڕوونی ئەبێندرێ دکتۆر بەشێک لەو قسانی کە دەکرێت باسی واکرێڵێن ئەگەر ئێران بچواتە ژێر باری دانوستانەکانی ئەمریکا ئەو ڕەنگەمێکی ئێستا هەیە ڕوونەدات ئەمە وایە بۆ چوونت چیە لەسەر ئەم بابەتە چکە لە بەرامبەریشدا ئیسرائیل یاخود ئێران بە جۆرێکی دیکە باسی ئەم دۆخی مامەڵی ئیسرائیلەکەڵێ ویستی دانوستانەکانمان لەگەڵ ئەمریکادا تێک بدات چۆن خوێندنەوە بۆ ئەم قسانە دەکرێت ئایا بەڕاستی ئێران دەیویست بچێتە ژێرباری دانوستانەکان وەروە لەگەڵ ئەمریکادا ڕێک بکەوێت یانەوە بووکە بەڕاستی ئیسرائیل لی تێکدان شتەکە خۆی پەیوەندی نێوان ئیسرائیل و لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی بابەتی دانوستانەکان و وەکو طرفی سێمیش کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی پێویستی بە شارەزایی وردێتی دقیقی هەیە لەم بابەتە جارێ بەر لە هەموو شتێک من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران یەکێک لەو هەڵە استراتیژانەی کە تێکەوت لەم قۆناغا بریتی بوو لەوەی کە ویستی هاوشێوەی ساڵی 2015 کە ڕێکەوتنامەی کۆزایدەیەکی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی چەکناوەکەی ئەنجامدا دەرفەتێک ینی یاری بەکات بکات لەم قۆناغەدا بەڵام لە دوجارە ئەم جارە ئەمریکەکان و ئیسرائیلەکان زیرەکانەتر ماڵیان مامەڵان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کردووە توانیان لە ڕێگەی ئەم دوو مانگی کە دانرا بوو بۆ بابەتی دانوستانەکان پلانە سەربازەکانی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران جێبەجێ بکەن ئەمە خاڵێک باشە دکتۆر ئیسرائیل پەلی نەکردە تا ئێستا بۆ ئێران ینی بۆ هیچ کەسێک ڕوون نەبوو وەڵامی ئێران چێ بێ لە خوڵی دانوستانەکانی ئەم جاردا کەوا بڕیار بوو دوێنێ بەڕێوە بچێ من پێم وایە جارێ دانوستانەکانی ئەم قۆناغی کە لە دوو مانگی ڕابردوودا ئەنجام دراونەوە 6 گەڕی تێدا ئەنجام دراوە تەنها وەکو کاکوشتن و وەکو مماتەڵەکردنێک بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەگەرنا لە 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 کاتێکە گروپە پرۆکسیەکانی ئێران ینی لە ناوچەکە هێڵە سوورەکانی مەسەڵ ئیسرائیل و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئابەزێنن ئیتر ئیسرائیل لەو دقەیەوە بڕیاری لێدان لە کۆماری ئیسلامی ئێران دراوە بۆیە لەسەر بابەتەکە لەسەر کات وەستا بووە و جۆرێک لە جۆرەکانیش تا حدێک توانی ئەمە بارودۆخە بە باشی بقۆزێتەوە ئەمە خاڵی دووەم دانوستانەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل یاخود لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوو ئۆپشنی هەیە لەم دوو ئۆپشنە من پێم وایە ڕێگەی سێمی نەبووە یان ئەوەتە دەبێت کۆماری ئیسلامی ئێران ڕازی بێت بە شەڕ یان ئەوەتە دەبێت تەسلیمی ئەو خواست و مەرج و داواکاری قورسانە بکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کۆماری ئیسلامی دکتۆر ئێران پێوە لە هەردوو بارەکەدا یەک نەتیجەیە
بەڵام لە دوجاردا ئەخەف و زەرەرەین هەیە من پێم وایە لە هەردوو حاڵەتەکە لەبەرەوەی کە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای 7 ئۆکتۆبری 2023ەوە جۆرێک لە جۆرەکان بە لاسەنگی بەلای کۆماری ئیسلامی ئێراندا ئەشکێتەوە مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل لەسەر کۆماری ئیسلامی ئێران زۆر قورس بوون ئێمە بینین بارودۆخی سووریامان بینی کاتێککە ڕیزابی بەشار ئەسەدە ڕووکێ یەکێک لە پایە گرنگەکانی مەسەر هیلاری شیعی و هێڵی پێشەوەی بەرگری کۆماری ئیسلامی ئێران کۆتایی پێهێنرێ ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی کردە سەر ئەوەی کە بەڕاستی داواکاری ئەمریکەکان داواکاری قورستر بن پاشان لێدان لە حیزب الله لە لوبنان وە بێکاریگەرکردنی حیزب الله لە لوبنان کە وای کردووە تەنانەت ئێستا باز لە چەکردن و بەتەواتی بێڕۆڵکردنی حیزب الله ئەکرێت لە لوبنان هەروەها لێدان لە حوسیەکان و ئەنسارولا لە یەمەن هەموو ئەمانە جۆرێک لە جۆرەکان بارودۆخێکی هێناوەتە ئاراوە کە بارودۆخەکە بە هیچ شێوێک لە قازانجی کۆماری ئیسلامی ئێراندا نییە بۆیە لە حاڵەتی ئەو دوو ئۆپشنی کە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێراندانراوە من پێم وایە ڕازیبوون بە دانوستان یەکێک بووە لەو ئۆپشنانەی کە لانی کەم ئێران لە قۆناغی ئێستادا ڕزگار دەکات لەوەی کە گۆڕانکاری ڕژێمی تێدا ئەنجام بدرێت باشە دکتۆر کەواتە بۆ چوونەکەی تۆ بەم شێوازێ ئەگەر بۆ نمونە وەکوی کە وڵاتانی ئەوروپیش باسیەکان ئەلێنێکێک لەو ڕێگەیانی کە بەڕاستی ئەم جەنگە ڕدەگرێت ئەوەیە کە ئێران و ئەمریکا دانوستان بکەن و بگەن بە ڕێکەوتن کەواتە دەتوانین بڵین ئەمە ڕێگەیە کە بۆی کە ئەم جەنگی ئێستا کە هەیە و گرژێکی ئێستاەیە کە بەردەوامە لە فراوان بوونی تر کۆتایی پێبێتەوە ڕێگە لەم بابەتە بگیرێت بەدڵنیاییەوە من پێم وایە لە دوجاردا جەنگ هەرچەندە بەردەوام بێت و درێژە بکێشێت لێکەوتەی ئابووری و سیاسی و ئەمنی گەورە بە دوای خۆی دادێنێت و ڕەنگە ڕۆژانی داهاتوودا ئەم لێکەوتانە بەڕوونی ببینین و دەکرێت بەڵام لە دوجارە بابەتی ڕێکەوتن و دانوستان یەکێکە لەو ئۆپشنە گەورانی کە پێم وایە لە ئەگەری بەردەوامبوونی ئەم وردێتی و دقیقی ینی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران جۆرێک لە جۆرەکان کۆماری ئیسلامی ئێران ناچار بێ بە دانوستان و هەنگاوەکانی ئێستای بەرپرسانی ئێرانی و پەیوەندیەکانی تەلەفۆنەکانی مثل پزیشکیان سەر کۆماری ئێران لەگەڵ وڵاتانی تر بەو ئاراستەیەدا ئەڕوا ئەمە لە بیرمان نەچێ کۆمەڵک هێزی تر لە بەڵام ئەومان لەبیر نەچێت کۆماری ئیسلامی ئێرانیش ڕەنگە کۆمەڵک کاتاتی تریدا هەبێ ڕەنگە خوێندنەوەی جەنگەکە بەو تاگڕەهەندیە پێمان وابێ ئیسرائیل هەموو کارتێکی لە بەرشەوەندی خۆیەت و لە حکمەوەی کە وڵاتانی ڕۆژئاوای بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە پشتێتی بەم شێوازە نەبێت لە دوجاردا کۆماری ئیسلامی ئێرانیش کۆمەڵک کارتاتی گرنگی تری هەیە ڕەنگە ئەگەر بێت و درێژە بکێشێت ڕەنگە ئەم کارتانە بێنە ئاراوە و ڕۆڵی کۆمەڵک لەو دەوڵەتانی کە هاوسۆز و هاوپەیمانی ویلایەتی کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵ ببینن لەو بابەتەدا و جۆرێک لە جۆرەکان دۆخەکە بە ئاراستەیەکی ترسناکتردا بڕوە ئێمە رووسیامان هەیە چینمان هەیە باش بۆ دکتۆر خۆت باسکەویستم باسی ڕۆڵی چین و رووسیا بکەم سەبارەت بە دۆخی ئێران بۆ ئێستا و بۆم کاتە فەرموو قسەکانە تاوکە طبعا ئێمە یەکێک لە تایبەتمەندەکانی ئەم جەنگە کە سەیری یەکەین جەنگێکی ئیسرائیلی عەرەبی ئەمریکیە بەرامبەر بە دەوڵەتێک کە ناوی کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام لە هەمان کاتە کۆماری ئیسلامی ئێرانیش تەنیانیە لەم جەنگەیە لە ڕۆژانی داهاتوودا دڵنیام لەوەی کە هەڵوێستی رووسیا و هەڵوێستی چین و دوێنێ هەڵوێستی پاکستان کە ئەنجومەنی پیران بە تەواوی ئەندامەکانیەوە ڕەزامەندی دەربڕی لەوەی کە پاڵپشتی کۆماری ئیسلامی ئێران بکە ئێمە ئەبینین خاڵی یەکەم کە پەیوەندیدارە بە رووسیاوە رووسیا زۆر بەڕوونی و زۆر بە ئاشکرایی پشتگیری خۆی لەسەر ئاستی میدیایی لەسەر ئاستی بەیاننامەی فەرمی پشتگیری بۆ کۆماری ئیسلامی ئێران دەربڕی و ڤلادیمیر پۆتین ئەمەی ڕاگەیاندووە کە ئێران لە درێژەکێشانی ئەم جەنگە بە تەنیا نابێت بۆچی لە قۆناغی ئێستادا بۆیە رووسیا لە قۆناغی ئێستادا لەبەرەوەی کە بە جەنگی ئۆکرانیاوە زۆر هیلاکە و جۆرێک لە جۆرەکان بۆ تووڕەکردنی زیاتری ڕۆژئاواییەکان و ئەوروپیەکان هات کۆمەڵێک لێدوانی توندیدا بەرامبەر بە ڕۆژئاواییەکان و تەنانەت بە ئیسرائیل چکە ئێمە لە بیرمان نەچێت لە بابەتی کەیسی سووریادا یەکێک لە ناخۆشیە یەکێک لە گرژەکانی نێوان رووسیا لەگەڵ ئیسرائیل پەیوەندی بە کەیسی سووریاوەیە کە رووسیا ئاگاداری ئەو بابەتە بوو کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل جۆرە لە جۆرەکان هاوکار بوون لەوەی کە مەسەڵەن دەسەڵاتی ئێستای سووریا ئەحمەد شەرە
مەسەڵی کۆنتترۆلی سووریا بکە بەم ڕاهاییە لە بەرامبەردا دیرگای چین ڕەنگە دیرگایەکی تەحەدێک بە پلەی دووەم بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران ئێمە ئەزانین ستراتیژەتی چین لە مامەڵەکردن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران مامەڵەیەکی تایبەتە بۆ لەبەرەوەی کە لە دوای ساڵی 2013 کاتێککە شی جینپینگ دێتە سەرکار بە دیاریکراوی ساڵی 2016 سەردانی مەسەڵی کۆماری ئیسلامی ئێران هاتووە ڕێککەوتنامەیەکی ستراتیژی لەگەڵ هاوبەشێکی ستراتیژی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە پڕی 600 میلیارد دلار لە ماوەی 10 ساڵا ئیمزا ئەکا و لە ساڵی 2021 ئەم هاوبەشە ستراتیژە دەبێت بە ڕێککەوتنامەیەکی گرنگ وە ئەم ڕێککەوتنامە بڕی ڕێگە بە چین دەدا بڕی 400 میلیارد دلار لە ناوخاکی ئێران وە بەرهێنان بکە بۆیە بۆ هەموو شێوەیەک یعنی بۆ چین گرنگە کە کۆماری ئیسلامی ئێران جۆرێک لە جۆرەکان لەم قوتبە دژە ڕۆژ ئاوەیە بمێنێتەوە بۆی بتوانێت مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکات چونکە سەدا هەفتایی بەرهەم و وەکدەڵی هاوردەکراوی کۆماری میلی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بەداریکراوی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە و تەنانەت هەر بەرمیلێک نەوت کە مەسەڵ کۆماری میلی چین لە کۆماری ئیسلامی ئێرانی وەردەگرێت بە 15 دلار کەمترە بۆیە دۆخی چین بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بە ئاراستەیەکە نەدۆخی جەنگێکی تەواو نەدۆخی ئاساییبوونی پەیوەندێکی تەواوە لەگەڵ ڕۆژئاوایەکان دەوێت لەم دۆخەدا ئێران بمێنێتەوە بۆی بتوانێت لانی کەم لەو ململانێکە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە سوود وەربگرێ خاڵێکی تریش ئەوەی کە ڕوونە پەیوەندیدار بێ بە چین اینجا پرۆژە یەک پشتێنەوە یەک ڕێگایە کە عمقی سەرەکی یعنی عمدەی سەرەکی ئەم پرۆژە یەک پشتێنەوە یەک ڕێگایە بەڕاستی بەشێکی پەیوەندیدارە بە کۆماری ئیسلامی ئێران و بە پاکستانەوە بۆی بتوانێت هەم پشتێنە وشکایی و پشتێنە ئاویەکەی لەم ڕێگانەوە بۆ وڵاتانی ئەوروپا بە ئەنجام گێنێ بەڵام لە پەیوەندی کۆماری میلی چین لەگەڵ ئیسرائیلە خاڵێک هەیە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە لە ساڵی 2015 کاتێک شی جینپینگ سەردانی ئیسرائیلەکە بە دیاریکراوی دیسان و هاوبەشێکی استراتیژی لەگەڵ ئیسرائیل ئەنجامەدات و بە دیاریکراوی لە ساڵی 2021 بەندەری حیفای ئیسرائیل دەکەوێتە دەست چینیەکان و تەکنۆلۆژیایەکی زیرەکی دەستکردی گەورەی تێدا ئەنجامەدا ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیگەران بکات چونکە جۆرێ لە جۆرەکان ئەم بەندەرە ئەمریکا وەک دەڵی بە دژی ئوستوڵی شەشەمی خۆی ئەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە دوێنێ کاتێک کە کۆماری ئیسلامی ئێران وێزگەی حیفا لە مەسەڵەن لە تەل ئەبیب دەکاتە ئامانج جۆرێک لە جۆرەکان پەیوەنی ئێران پەیامێکیدا بە کۆماری میلی چین ئەگەر بێت و لەم پاڵ پشتیە بۆ مەسەڵی ئیسرائیل وا بەردەوام بێت ڕەنگە لە داهاتوودا بەندەری حیفاش بگرێتە ئاماج کە بەندەرێکی گرنگە و چینەکان بڕێوەی دەبێت یعنی مامەڵەکردنی چین و رووسەکان لەبەر خاتی کۆماری ئیسلامی ئێران نییە بەڵکو هەرێکە و کۆمەڵێک مەساڵحی ئابووری و جیۆستراتیژی گەورەیان هەیە کە بتوانێت مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکەن اینجا رووسەکان خاڵێکی تریشان هەیە لە دەمێ باسی ئەمە بکەم لە ئاسیای مەرکەزی و لە ناوچەی قەفقازیەکە ماوەیەکی زۆرە مەسەلە بوونی تەواوی کەرەستە ناوەکیەکانی مەسەڵی دەوڵەتی ئیسرائیل لە ئاسیای مەرکەزی و لە ناوچەی قەفقازیەوە بەرهەم دەهێنرێت و ئەگوازرێتەوە بۆ دەوڵەتی ئیسرائیل بۆیە رووسەکان و لە پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەم خاڵە بە هەند وەردەگرن کە ڕێگە نەدەن بەم ئاسانی و بەم وەک دەڵێ کەم بودجەیە ئەم کەرەستە گرنگانەی بابەتی یۆرانیۆم لە ناوچەی ئاسیای مەرکەزی و قەوقاسیا کە بکرێتە دەستی دەوڵەتی ئیسرائیلەوە بۆیە دەیەوێت لەم پەیوەندیانە بەردەوام بێتوە پاڵپشتەکانی خۆی بۆ کۆماری ئیسلامی ئێران بەردەوام بکە. دکتۆر ئارام ئەم بابەتەیەکێکە لە بابەتە زۆر بەرفراوانەکان و قسەی زۆر هەڵەگرێەوە زنجیرێکی پێکەوە بەستراوی ئەتوانین بڵێن تا ڕادێکی ژاڵۆزە زۆر سوپاس بۆی کە زۆر بەوردی باسی تاوی بابەتەکان کرد و وەروەها بردیش وەڵامی پرسیارەکانی ئێمە داوانێ زۆر سوپاس بۆ دکتۆر ئارام ئەحمەد مامۆستای زانکۆی ڕاپەڕین و واپسپۆری پەیوەندی نێودەوڵەتەکان کە جەنابیان ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوانیم کاتژمێری هەواڵبندین و بابەتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و بابەتی موچە باز دەکەین کە کورسان نیوز بەدووە داچوونی کردو بۆ پرسی موچە خۆرانی هەرێمی کوردستان بەکوێ دەگات کەی دێت و کۆبوونەکانی دادگای باڵای فدرالی عێراق بەکوێ گەیشتووەکەی ئەنجام دەدرێت محەممەد عەبدوڕەحمان پەیامێری ئێمە
زۆر بەوردی بە دوای ئەم بابەتەدا ڕۆیشتووە و چۆتە ناو دادگای باڵای فدرالی و زانیاری ئەوەی دەستکەوتۆ کە هیچ کات و ڕۆژێک بۆ دانیشتنی دادگا دیاری نەکراوە بۆ دەرکردنی ئەو فەرمان سالیاری کە تایبەتە با خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. هەر محەممەد خۆشی باسێوی کردوتی لە بەغداد لە سەرچاوێکی تایبەتەوە لە نێو دادگای باڵای فدرالی زانیاری دەستکەوتووە کە چوار ئەندامەکەی دەستەی دادوەری دادگای باڵای فدرالی لە سعودیان و هێشتا نەگەڕاونەتەوە بۆ عراق ئەوەی تا ئێستا ئامادەی هەیە ئەندامی یەدەگی دەستەی دادوەریە و جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای باڵای فدرالیە کە گەڕاوەتەوە بۆ عراق و ئەمڕۆژ لەوێ بووە و داوامی ڕسمی خۆی ئەنجام داوە و باسی ئەوشی کرد لە داهاتوویەکی نزیکدا دادوەرەکان لە حەج دەگەڕێنەوە و نسابی یاسایی تاو دەکەن و ئەو کاتیش دادگای اتحادی دانیشتنەکەی دەبەستێت بۆ دەرکردنی فەرمان سالارەکەی. زانیاری دیکەش بەڵام لەگەڵ محەممەد خۆی قساکەین بووی کە بەوردی ئەو زانیاریەکانمان پێ بدات چکە هەر لە ڕێگەی خۆی ئێمە زانیاریمان پێگەیشتۆ. محەممەد نیۆڕۆ باش بە هیوای هەواڵێکی باشت لابێ سەبارەت بە موچە سوپاس کە ڕۆژانە قسەمان بۆ بکەیت ئەگەر بۆ نمونە لە بەخشیش نەبی بە بەردەوامی زانیاریمان پێدەی لەسەر موچە قسەمان بۆ بکە بە بزانین چی هەیە و دوێنێش سەرۆکی دادگای باڵای فدرالی عێراق لەگەڵ سەرۆک کۆماردا کۆبەتەوانێ گوێ لە تۆگرین چی هەیە فەرموو. هێوی بێگومانەوە ئەرکی خۆمانە بۆی بتوانین مژدەیەک بدەینە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەم ڕۆژ یعنی دەتوانم بڵێم کەمێک لەمەوە بەر لە نێو دادگای باڵای اتحادی عێراقەوە ینی هاتینە دەرەوە بەپێی ئەو زانیارانی کەوا دەستی من کەوتووە لەگەڵ چەند بەشێکی دادگای باڵای اتحادی هەڵبەتە سەرچاوی تایبەتی خۆمان هەیە تەنانەت بە دروستی چوومە ئەو بەشەی کەوا پێڵن بەشی مرافعات و تۆمارکردنی سکاڵاکان و ئەمرە ویلایەکان ئەوانی کەوا بەرز دەکرێتەوە بۆ سەرۆکەتی یاخود سەرۆکی دادگای باڵای اتحادی و ئەندامانی بۆی لەوێ تاوتوێ بکەن. ئەو باسی لەوە کرد کە ئەمڕۆ هیچ دانیشتێک ناکرێت ئەم زانیاریە لە ئەتوانین بڵین لە خۆدی جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای باڵای اتحادی وەرمانگرتووە کە ئەمڕۆ دادگای باڵای اتحادی هیچ دانیشتێک بۆ فەرمان سالارەکەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەنجام نادات هەر بە پێی و زانیارانی کەوا منە سەرچاوە تایبەتەکەی خۆمانەوە لە نێو دادگای باڵای اتحادی و دەستمان کەوتووە تا ئێستا ئەو چوارەندامەی دەستەی دادوەری دادگای باڵای اتحادی لە سعودیان و ناگەڕاونەتەوە و چاوەڕێ دەکرێت لە داهاتوویەکی نزیکدا تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە بەڵام ئەوە نەیوت ئەو سەرچاوی من قسەم لەگەڵی کرد کە لە داهاتوویەکی نزیکدا ئەندامانی دەستەی دادوەری دادگای باڵای اتحادی لە سعودیاوە دەگەڕێنەوە عێراق و لەگەڵ گەڕانەوەیان بێگومان نیسابی یاساییش تەواو دەبێت ئەو کاتە دادگای باڵای اتحادی فەرمان سالارەکەی دەردەکات. ئەوەی گرنگە کامەوە باسی بکەم هێوی سەبارەت بە دەرکردنی فەرمان سالاری ئەمە دادگای باڵای اتحادیە بڵێن ڕێشوێنەکانی دادگای باڵای اتحادیوە بۆ دەرکردنی فەرمان سالاری پێویستی بۆ نیە لە خشتەی ڕۆژانەی کارنامەکانی کاتەکەی دیاری بکواتە هیچ کات و وەخت و سات و ڕۆژێک دیاری نەکراوە یعنی لە ئانوساتێکدا لەگەڵ گەڕانەوە ئەندامانی دەستەی دادوەری لە حەج و تاوبوونی نیسابی یاسایی ڕاستەوخۆ دادگای باڵای اتحادی ئەمرە ویلایەکەی دەرەکات بۆی لە ئانوساتێکدا ئێمەش وەکو کورسات نووس بەردەوام یعنی لە پەیوەندیان لەگەڵ سەرچاوە تایبەتەکانمان لە نێو دادگای باڵای اتحادی ئەمە جیا لەوەی هەندێک ئەگەر هەیە باس لەواکرێت هەر لە نێو دادگای باڵای اتحادی سەرچاوی دیکەیە باس لەوا کات کامە تایبەتن بە کورسات نووس دەڵێت ڕەنگە ئەو چوار دادوەرە لە حەج گەڕابێتنەوە بۆ عێراق بەڵام تا ئێستا داوامیان نەکردووە و کارەکەی بۆ گەڕێتەوە دوێنێش ئەو زانیاریە هەبوو کە گەڕاونەتەوە بەڵام ئێستا پێم سیر بوو کە باسیەوەکری هێشتا لە هێوی زۆر باشە با تەواوی کەم ئەم ئەگەریان ئەوەیە کەوا چوار ئەندامەکە گەڕاونەتەوە لە حەج لە عێراقن بەڵام داوامیان نەکردووە ئەمەش بۆ گەڕێتەوە کەوا دوێنێ بینیمان لە یەکێک لە یاخود بڵین یەکەمین وێزگەی سەردانەکانی جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای باڵای اتحادی سەردانی سەرۆک کۆماری کرد تێیدا ئەو سەرچاوی کە باسی کردووە دادگای باڵای اتحادی و خودی جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای باڵای اتحادی دەیەوێت یعنی ڕاوبۆچوونی لایەنە سیاسیەکان وەربگرێت بە تایبەتی لە نێوان کورد و بڵین عەرەب بە تایبەتی لە نێوان حکومەتی هەرێم و بەغدا بۆی بگەنە ڕێکەوتنێک ئەوش بتوانێت فەرمان سالارەکە دەربکات و هەردوێنێ جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای باڵای اتحادی لەگەڵ دیدارەکەی لەگەڵ سەرۆک کۆماری عێراق جەختی لەوە کردوێتەوە کەوا فەرمان سالارەکە بە جۆرێک دەردەکرێت دەبێت بە هەموو شێوەیەکی ترموچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕانەگیرێت بەهۆی ململانێ و گرفتە سیاسیەکانەوە بە دوور بێت لە ململانە سیاسەکان ئەوەی هەیە چاوەڕێ دەکرێت ڕەنگە سەرۆکی دادگای اتحادی سەردانی دیکە بکە بۆ لای لایەنەکانی دیکە ئەگەر بە نهێنی بێ یاخود لە بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەاندن بێ
یاخود بە پەیوەندیش بێتوانین بڵێن هێوی چونکە ئەمە عێراق هەموو ئەگەرەکان واردە بۆیە چاوەڕێکرێت یعنی سەرۆکی دادگای اتحادی یاخود بڵین دادگای اتحادی ئەگەر لە ڕێگەی پەیوەندیشەوە بێ ڕاوبۆچوونی لایەنە سیاسیەکانی عێراق وەربگرێت بە کورد بە شیعە بە تایبەتی نێوان حکومەتی هەرێمی بەغدا کام گرفتە ڕوویداوە بەڵام ئەو نەیتایە ئەو سەرچاوی کە لە یەکێک لە دادوەرەکانەوە وەرمانگرتووە ئەو باسی لەوە کرد ئەو کڵێشەیەکەوە ئامادە کراوە یعنی ئەو کڵێشەیەکەوە بۆ فەرمان سالارەکە یاخود بۆ دەرکردنی فەرمان سالارەکە لە دادگای اتحادیە ئامادەکراوە بە جۆرێکە فەرمان دەکات بە خەرجکردنی موچەکە و ڕاستەوخۆت یعنی فەرمانەکات بە وزارەتی دارایی عێراق بۆی تەمویلی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکات ئەوەی هەیە تا ئێستا جاسم محەممەد عەبود چەند ڕۆژێکە توانین بڵێن لە ڕۆژی چوارشەم یاخود سێشەم گەڕاوەتەوە بۆ عێراق داوامی خۆی کردووە ئەم ڕۆژکەوا من لە دادگای باڵای اتحادی بووم ئەو داوامی کردبوو دوور بینیم یعنی لە ژوورە تایبەتێکی خۆی کە ئێمە هاتینە دەرەوە ئەندامە یەدەگەکانی لێبوون بەڵام هۆکارەکەی بۆ گەڕێتەوە کە ئەو چوار ئەندامی سەرەکین لە دەستەی دادوەری دادگای باڵای اتحادی هێشتا لە حەجن گوایە ئەڵێن لە حەجن نەگەڕاونێتەوە بۆی نیسابی یاسایی تەواو نەکراوە پێ ئەچێت هەر بە پێ و سەرچاوی دووەم بێکەوە ئەم زانیارێنی بۆ ئێمە باس کرد دەڵێت پێچێت گەڕابێتنەوە بەڵام وەک بڵێ مانۆڕێکی سیاسیەکە جاسم محەممەد عەبود سەرۆکی باڵای دادگای اتحادی مانۆڕێکی سیاسیەکە ئەگەر بە دیدار بێ بە دانیشتن بێ بە سەردام یاخود لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بێت بۆی لەسەر خاڵێک لایەنە سیاسیەکان ڕێککەون ئەوش فەرمان سالارەکە دەربکات. محەممەد زانیاریەکە بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا دەوترا دادگای باڵای فدرالی عێراق توێتی لایەنە سیاسیەکان خۆیان ڕێک بکەون ئێمە فەرمانەکەمان بەم جۆرە ئامادەیە و ئیمزای لەسەرەکەین و موچانێرین ئەمە ڕاز بوو هێوی بەر لە جەژنیش من لە چەند سەرچاوەیەکی دروستە و باوەڕ پێکراوە یعنی ئەو زانیارم دەستکەوت کەوا سەرۆکی دادگای باڵای اتحادی پەیوەندی بە چەند لایەنێک و چەند فراکسیۆنێکشەوە کردبوو ئاخۆتبی ئەوە بۆچوونتان چییە ئەوە بووکەوە لە گەرمەی هاتوو نەهاتەکەیا بووین کە پێش جەژن موچەی مانگی پێنج خەرج دەکرێ و ناکرێ ئەو بوو خەرج نەکرا لە سعودیاوە کاتی جاسم محەممەد عەبود لە سعودیا بوو بۆ ئاداکردنی فەریزەی حەج لەوە پەیوەندی کردوت و بزان بۆچوونی ئێوە بزانم ینی نامێ ناوەکان ئاشکرا بکەم و ناوی لایەنەکان و کەساتیانە بەڵام بە شخصی پەیوەندی پیاوانە کردوت و بزان بۆچوونی ئێوە چییە من دەمێ ئێوە بگەنە ڕێککەوتن یعنی لە دەرەوەی هاوکێشەکەی دادگای اتحادی جاسم محەممەد عەبود مەبەستێتی لایەنە سیاسیەکان بە تایبەتی حکومەتی هەرێم و بەغدا و لایەنی کوردی و شیعە بگەنە ڕێککەوتن لەسەر خاڵێک بۆی ئەمیش بتوانێت فەرمان سالارەکەی کەوا بەو جۆرەی داڕێژرا و ئامادەیە فەرمان بکات بە وزارەتی دارایی عێراق موچەکە خەرج بکرێت بەڵام ئەوەی گرنگە ئەو سەرچاوی کەوا بە قسەم لەگەڵی کرد لە نێو دادگای اتحادی ئەو وتی کە لە داهاتوویەکی نزیکدا ڕەنگە بۆ ئێوارە ڕەنگە بۆ سبەی ڕەنگە بۆ شەو چوار دادوەرەکە لە سعودیاوە بگەڕێنەوە ڕەنگە بۆ سبەی یعنی دادگای باڵای اتحادی دانیشتەکەی ببەستێت چونکە نەکاتی دیاری کراوە نە ساتی دیاری کراوە نەوەخت ڕۆژێکی بۆ هیچ کاتیش بۆ دیاری نەکراوە هەر ئەوەنەیە دانیشێت تەنانەت باسی لەوەش کرد دانیشتن بۆ دەرکردنی فەرمان سالاری نزیکەی بۆ 20 دقیقە نیو سەعاتە هەر ئەوەنەی پێچێت و ئێمەش چاومان لەسەر ئەوەیە لەگەڵ سەرچاوەکانمان لە پەیوەندیداین تەنانەت ئەمڕۆ سەرچاوی دیکە بوو باسی لەوە کردکەوە ئەو ڕاستەوخۆ لە نێو دانیشتەکە ئامادا بێت هەموو دانیشتنێک ئەگەر سکاڵا بێ ئەگەر ئەمری ویلایی بێ ڕاستەوخۆی ئاگادارەکاتەوە کەوا دانیشتکە دادگای باڵای اتحادی دانیشتەکەی دەبەستێت بۆ دەرکردنی فەرمان سالارەکە بۆ ئێمەش چاوەڕین لەگەڵ سەرچاوەکانمان لە پەیوەندیداین بۆی بتوانین دادگای باڵای اتحادی بەشکم بتوانێت فەرمان سالارەکەی دەرکات هەرچەندە ئەگەر بە سەردانیش جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای باڵای اتحادی سەردانی لایەنە سیاسیەکان نەکە بە کورد و شیعەوە بەڵام هەڵبەت لە ڕێگەی پەیوەندیشەوە توانرێت یعنی ڕاوبۆچوونیان وەربگرێت و قەنەعەتیان پێ بکات لەسەر خاڵێک کەوا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان خەرج بکرێت. محەممەد عەبدوڕەحمان پێامنێرە وردەکارەکەی ئێمە هەربژی سپاس بۆ زانیاریەکانت. بۆ زانینی ڕاستی و دروستی زانیاریەکان مۆگەیشتن بە وردەکاری ڕووداوەکان کورساد نیوز بکە بە سەرچاوی یەکەمت لە سەرجەم پلاتفۆرمەکانی کورساد نیوزەوە بەردەوام بینەری هەواڵ و زانیاری نوێبە. کورساد نیوز زۆرترین زانیاری. بەردەوام بین تەندروستی ئێران دەڵێت لە ئەنجامی هێرشەکانی ئیسرائیل بۆ وڵاتەکەی تا ئێستا 277 کەس کوژراون و ئیسرائیلش دەڵێت 14 کەس کوژراون. وەزارەتی تەندروستی ئێران لە ڕاگەیەنراوێک ئاماژەی بۆ کردو هاوڵاتیانی مەدەنی و وڵاتەکەی بۆی هێرشەکانی ئیسرائیلەوە ڕایگەاندووە و
ئاماژەی بۆ شکر و ئاشکرێک تا ئێستا زیاتر لە 277 کەس کوژراون زیاتر لە 1200 کەسیش بریندار بوون و بەرگری شارستانی ئیسرائیلیش ڕایگەاندووە بۆ هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتەکەی تا ئێستا زیاتر لە 21 کەس کوژراون و زیاتر لە 390 کەسی دیکەش بریندار بوون و چەندین کەسیش بێسەر و شوێن بوون. سەرۆکۆماری ئێران دەڵێت نەشەڕیان ویستووە و نەدەستیشیان پێکردووە و دەست پێش خەریش نەبوون بۆ کۆتایی هێنانی بەدانوستانەکان و مەسعود پزیشکان سەرۆکۆماری ئێران لەبارەی بەردەوامی هێرشەکانی نێوان وڵاتەکەی و ئیسرائیل ڕایگەاندووە نەشەڕیان ویستووە و نەدەستیشیان پێکردەوە وتیشی دەست پێش خەریان نەکردەوە بۆ کۆتایی هێنان بەدانوستانەکانیان لەگەڵ ئەمریکا کە بڕیار بوو دوێنێ خولی شەشەمبەڕێوە بچێت بەڵکو ئیسرائیل بووە هۆکاری ڕاگررتنی دانوستانەکان و ڕاشی گەاندووە ئەمانج ئیسرائیل تەنها لێدانی وڵاتانی مسلمانە و ئێرانیش بە هیچ کات یاخود بۆ هیچ کاتێک دەستبەرداری بەرنامە ئەتۆمیک ئاشتی خوازەکەی نابێت و پزیشکیان داوای لە هاوڵاتیان ئێرانیش کردووە پشو درێژ بن چونکە بە هەموو هێزێکیانەوە ڕوبەڕووی دوژمن دەبنەوە و سەرکەوتن بەدەستێنن و داوای لە لێپرسراوانی ئێرانیش کردووە یەکڕیز بن بۆەوەی بتوانن بە هێزەوە وەڵامە دوژمنکاریەکانی ئیسرائیل بدەنەوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕەتی دەکاتەوە لەگەڵ سەرۆکی ئەمریکا باسییان لە هەوڵدان بۆ کوشتنی ڕابەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران کردبێت. بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز ڕایگەاندووە لەگەڵ دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا هیچ کات باسییان لە هەوڵدان بۆ کوشتنی عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران نەکردەوە وتیشی هەندێک راپۆرتی میدیایی لەسەر چەند بابەتێکی جیاواز بڵاو دەکرێتەوە کە زۆر دوورن لە ڕاستیەوە هەرگیز ئەو گفتوگۆیانیان نەکردووە. ناتانیاهو ڕاشی گەیاندووە هێرشەکانیان بۆ سەر ئێران بەو نیەتە دەست پێ کردووە کە بتوانن سیستمی سیاسی ئەو وڵاتە بە تەواوەتی بگۆڕن و بەردەوامیش دەبن لە هێرشەکانیان تا تەواوی ئامانجەکانیان بەدی دێنن کا کۆتایی هێنانە بە بەرنامە ئەتۆمیکی ئێران. ئەو قسانی ناتانیاهو لە کاتێکدا پێشتر ئاژانسەکەی ڕۆیتەرز و فرانس پرێس لە ئازاری لێپرسراوانی ئیسرائیلەوە بڵاویان کردوێتەوە ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە لیستی ئەو کەسانەدایە کە ئیسرائیل پلانی بۆ کوشتنی هەیە. مەسعود عەبدول خالق وەروەها دکتۆر سەردار میوانی ڕانکۆم باسیم گرژیانی نێوان ئێران و ئیسرائیلەکەن. ئیسرائیل دەڵێ ئێمە ناوەستن هەتا تەواوی ئامانجەکانمان لەو وڵاتەدا نەپێکین و ئێرانی ژەڵێ لەمە دووە ناوەندە استراتیژیە گرنگەکانەوانی کە زۆر جێگی بایەخی ئیسرائیلە دەیکەینە ئامانج. شەڕمان نەویستووە دەستمان پێ نەکردووە بەڵام کۆتایی هێنانی جەنگ لە دەستی ئێمەدایە. تاوی ئەم بابەتانە لەگەڵ هاوکارم ڕانکۆ ببینن کاسەری کاژمێر لەگەڵتان بێ. بەیان ڕۆژێکی باشتانە بێ و خواتان لەگەڵ.